خوێندنگەیەک نمونە لە پەروەردە و زانستدا بارودۆخی پشووی کۆرۆنایان خۆستوتەوە بۆ وەرگێڕانی چەند کتێبێکی زانستی لەلایەن خوێندکارانەوە. کارێکی زەحمەتە لە قۆناغی ئامادەییدا خوێندکار کتێب لە ئینگلیزیەوە بۆ کوردی وەربگێڕێت ئەگەر مامۆستایان هاوکاریان نەبن. مامۆستایەکی گرێبەست ئەو ئەرکەی لە ئەستۆ گرتبوو. ئەم کتێبەی ئێمە لە بواری زانستیایە کە تقریبان 23 لاپەڕەیە. بابەتێکی دیارە، ینی هەروەکو ئێمە بینین سروشتی کوردستان ئەگەر باسکەین بەڕاستی لەلایەن خەڵکەوە زۆر پیسەکرێ. کتێبەکەی من بەناوی پەرتووکی بەکتریا کتێبێکە لە بواری زانستیە باس لە ڤایرۆس و بەکتریاکان دەکات بۆ ئەوەی زیاتر کۆمەلگاکەمان ئاشنا بێ بە هەموو جۆرە ڤایرۆس و بەکتریاکان و جۆرەکانیان و ئایا زیان بەخشەیە خۆت زیان بەخش نییە و ئەگەر زیان بەخش بێ خوا نەخواستە ئەگەر توش بی بە ڤایرۆسە چۆن بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە. ئەو شتە زۆر کەمەکە کتێبی علمی بە زمانی کوردی هەبێت و بۆ مەسلەی یارمەتیانەکەش ئێمە کو خۆمان لەسەر حسابی خۆمان هەموو چاپکردن و شتێکمان گرتوتە ئەستۆ وەز مامۆستا و بەتایبەتی مامۆستا کۆسار و مامۆستا بەناز مدیرەکەمان زۆر یارمەتیان ناوی. خودی خۆم حەزمەکە کتێبی تر بکەین لەسەر چیرۆک و دەربارەی و شتانە، بەڵام کە دەرگای خوێندیش کرایەوە خوێندن و وەرگێڕان بێ کاری کردوکی قورسە بۆیە نەمتوان بیکەم، بەڵام لە داهاتوە توانم بیکەم ئینشەڵا بێ. تەلەبەکان بۆ نمونە کەلیمەیەکیان لێ ئاسی ببوایە کۆمەڵێک دەستەواژەی کوردی پەتی هەیە نەیانزانایە، ئێمە بێکەوە هاوکاری یەکتریمانە کرد و بەردەوام کارمانە کرد و ئێمە کە کتێبەکەیان تەواو کرد لە کۆتاییە پێکەوە بە هەموویان چوینەوە. لێرە کتێبخانەی تایبەت بۆ خوێندکاران و گەلەری بۆ تابلۆ هونەریەکانیان هەیە. دەیانەوێت خوێندکار بە هەکبەی پڕزانیاریەوە بۆ زانکۆ و پەیمانگاکان ئامادە بکەن. لە ناحیە لایەنە پەروەردەیەکەوە وەکو زانست و عیلم بەستومانەتەوە بە یەکەوانێ مەرجنیە خوێندکار لە مەکتەبە تەنها بێدوانە عیلمیەکان و پراکتیکەکان بخوێنێت و کۆتایی پێبێنێ، بەڵکو گرنگێکی زۆرمان بە کتێبخانە داوە بۆی خوێندکارەکانمان ئاستی ڕۆشنبیریان بەرز بێتوانێت شارەزابن لە دنیای کتێب، لە دنیای نووسین، لە دنیای ئەدەب نزیک بنەوانێ. ئەو فراغە زۆری کە خوێندکار هەیە لە جیاتیەوەی لەسەر ئەنتەرنێت و فەیسبوک ئەمانە بەسەری بەرێ ئەم بیرۆکە جوانیان هێنانەوە تەکایەوە کە چەند کتێبێک وەرگێڕن بۆ سەر زمانی کوردی. خۆشتان نەزانن کتێبخانەکانمان کەمیەکی زۆری هەیە یاخود هەژارە بۆ ئەو کتێبانەی کە کتێبی بواری زانستی کە بە زمانی کوردی بێدەستمان کرد. بەڕێوەبەر و مامۆستایانی ئامادەیی ڕەنگینی کچان ماندووبوونەکانیان بەم شێوەیە پڕبەرهەم بووە. بۆ ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 19 خوێندکاریان لە سێیەکەمەکەی سەر ئاستی هەرێم بوون. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.